بۆ دەستکەوتنی یاریەکانی پلەیستیشن یاخود ئێکس بۆکس بە نرخێکی گونجا وەروە ئۆفەری نەورۆزیان هەیە سەردانی مستەر شۆ بکەن لە فەیسبوک و لە ئینستاگرام کۆمەڵ ئۆفەرێکی نوێن هەیە کۆمەڵ نرخێکی نوێن بۆ یاریەکان داناوە دەتوانن بە هەرزانترین نرخ بۆ خۆتان بەدەستی بخەن بۆ نمونە یاری فیفا 24 یاخود FC 24 کە ناوەکەی FC 24 ئێستا یاری FC 24 نرخەکەی 25000 لەسەر ئێکس بۆکس سپایدەرمان بەردەستە وەروە پلەیستیشن پلەسیان هەیە بۆ 12 مانگ بە شێوەی دیلەکس کە دەکاتە پریمیەم بەڵام لای ئێمە دیلەکسە بە سێ نرخی جیاواز بەردەستە ئەکاونتی خۆت بی یاخود ئەکتیڤیسە پلەیستیشن 4 یاخود ئەکتیڤیسە پلەیستیشن 5 نرخەکانە نێوان 40 بۆ 65000 دینارە بۆ ماوەی 1 ساڵ کە بەخۆی نرخەکەیکە بکڕی 150 دلار یاری نوێیەکەی پلەیستیشن بەناوی ڕایز ئۆف ڕۆنین لەناو ئەکاونت بەردەستی بخەی 35000 بۆ ئەگەر بەسەوەی ئەکتیڤیش بەردەستی بخەی بە 55000 یاری ئەساسن کریت ڤالهاڵایان هەیە ئێستا حالیان و دەتوانین نێتفلەکس لایوان بەدەست بخەین مانگانە تەنیا 5000 دینار و یاری بانەشیرز گۆست ئۆف نیو ئیدن یاری نوێیەکە دەتوانی بەردەستی بخەی سپۆتیفایان هەیە بە نرخی 5000 GTA 5 یان هەیە لەسەر ئێکس بۆکس ئەم یاریانەوە چەندین یاری دیکەش ئەگەر دەتەوێت بیخێسە ئەکاونتەکەی خۆت یاخود بە ئەکاونت بە نرخێکی هەرزان بەدەستی بخەی نامە بۆ پیجی فەیسبوک یاخود ئینستاگرامەکەی مستەر شۆ بنێرە لە دیسکریپشن لینک و شتی خۆیان هەم بە تەواوەتی دادەنێم سەردانیان بکەن بۆ سوودێک وەربگرن زۆر سپاس بۆ مستەر شۆ بۆ سپۆنسەریکردنی ئەمەڵقەی پرۆگرامی 01 ژیری گەیمەرانی کوردستان بەخێر بێن ئینشاڵڵا ڕۆژی و تاعەتی هەرەمووتان قبوڵە نەورۆستان بەخۆشی بی هەرچەندە لە ماڵێش بووین و باران و شت بوو نەمانتوانین بچینە دەرەوەرەمان یان نندکتان چوینە چێشتە درێ لە نەورۆزم لە کۆمنتی بنووسی بەسەر مامزام چێوە چوینە پڕۆژینە و چوینە دەرێش سەو لە کۆمنتی بینوسە تکارەکەم دگمێ لایک سەبسکرایب لەبیر نەکەن بارەس پێ بکەن گەورەترین یارانی لە مەفتەیە بڵاوکردنە پێم وایە گەورەترین هەفتە بوو لە 2024 کۆتایی 2024 وەکو گەورەترین هەفتە چکە هەفتەکانی دیکە تەنیا یەک یاریان دوو یاریوانێ بەڵام لەم هەفتەیە نزیکەی 4 یاری بڵاو کرێتەوە بۆ سێشیان زۆر گەورە بوون سەو بارە باسی هەمکەن گەورەترین یاری مەفتەیە کە بڵاو کرایەوە یاری نوێیەکەی کاپکۆمە بە ناوی دراگنز دۆگما 2 کە لە کوردستانەوەیە زۆر بەناو بانگ نەبی بەڵام لە جیهان زۆر بەناو بانگە ئەو یاریە نمری 87% هەیە لە مێتاکریتیک کەواتە ڕەخنەگران زۆریان بەدڵ بوو بەڵام لەسەر ستیم ڕەخنە باران کریا بەهۆی هەبوونی مایکرۆ ترانزاکشن پارەدانی ئۆنلاین کە بێمەعنای لە یاریی سینگل پلێر پارەدانەوەی هەندێکی دیکە زیاتر باسی دەکەم بەڵام ڕەخنەگران بەگشتی یاریەکەیان بەدڵ هەرچەندە دەڵێن کێشەی فریم ڕێیتی هەیە یاریەکە بەردەوام فریم ڕێیتی نزمە بۆ لەسەر پلەیستیشن 5 و ئێکس بۆکس سیریز ناتوانانی بە 60 فریم یاریەکە هەر بکەیت کاکەم دەڵێ علاجی دەکەین بەڵام یاریەکە زۆر زەبەلە هەڵڵن NPC یەکجار زۆری تێدایە و یاریشی ئەکشنی جیهانی کراوەی RPGە ئالۆن نەوەکو ئێلدن ڕینگ و ئەو یارانە بێتە پێش چاوتان چیرۆکی بخۆ کارکتەرێکی خۆ دروست دەکەیت چیرۆکی جیاوازی زۆر تێدا یاریشی دوورێژ و زەبەلە گەورەترین یاری پلەیستیشن 5 تاوەکو ئێستا لە 2024 لەم هەفتەیە بڵاو کرایەوە یاری ڕایز ئۆف ڕۆنین یاخود ڕایز ئۆف ڕۆنین ڕایز ئۆف ڕۆنین یاخود ڕایز ئۆف ڕۆنن هەردووچی هەرتەواوە بیڵین ڕایز ئۆف ڕۆنن لەم هەفتەیە بڵاو کرایەوە نمری 76 هەیە کە پێم وایە نمرێشی مام ناوەندە من پێشبینیەکانی خۆم چۆن بوو وتم لە نێوان 7 بۆ 80 شتێک بۆ بزانم پێشبینیەکەم ڕاست لە هەفتایەکانە ڕخنەیەکی زۆری لێ گیرای و یاریە لەگەڵەوەش دەڵێن زۆرشتی باشی تێدا بابێتان بدەم ڕخنەکان چی بوو لە هەفتەی ڕابردوو لە پریڤیوەکان پێم وتن کە خەڵکی و یاریەکەیان بەرزگەیشت دەڵێن بەڵام ئێستا یاریەکە بڵاو کرایەوە و کەسانێکی یاریەکەیان تاو کردێت دەڵێن گەیم پڵێیەکەی گەیمپلەیەکی جیاوازە نە وەکو ئێلدن ڕینجیان نەوە یاریەکانی وەکو سۆڵسێنە وەکو گۆست ئۆف سوشیما تێکەڵەیەکی هەرەمووتیان واروات گەیمپلەیەکی مەیل و قورسی هەرچەندە سێ دیفیکەڵتی هەیە دەتوانانی بە ئاسان نۆرمال و هارد یاریەکەش بکەیت بەڵام بە شێوەی نۆرمال یاریەکە تۆزێک دەڵێن قورسە و بژمری مەسەڵەن وەکە ئەو شتانێک کە کۆت کردیتەوە مەسەڵەن بۆ منە سۆڵسە بۆ منە ڕۆحیان هەر شتێکە کۆت کردیتەوە لە دەستی دەدەی بەڵام زۆر باسان توانین وەری بگریەوە وەڵێن ئەگەر لە دەستشی بدەیت شتێکی زۆر لەز نادەی باسان توانین دووبارە کۆیان کێوە دەڵێن سەتینجی یاریەکەی زۆر بەقوتە بۆ منە سەتین کەواتە ئەو زەمانی کە یاریەکەی تێدایە بۆ منە باسی دوای ڕووداوەکانی گۆست ئۆف سوشیما دەکە بۆ منە گۆست ئۆف سوشیماتان کردبی باسی کۆتاییەکانی جاپانی کۆن دەکە پێشەوەی جاپان یاخود ژاپۆن نوێ ببێتەوە گەیمپڵەیەکەی دەڵێن بە چێژە جیهانەکە زۆر فراوانە بەڵام گرافیک وەکو گرافیک قسەی بکەن دەڵێن گرافێکی جوان نییە دەڵێن تێکشەرەکان زۆر کۆنە بە یاریێکی پلەیستیشن 3 بۆ پلەیستیشن 4 دەچی لەوەی بە یاریێکی تاپ پلەیستیشن 5 بچێ نازانم بۆچی گرافیکی یاریە جوان نییە لەوانەیە خەتایەکە لە ستودیۆی تیم نینجابی کە هۆکارەکە چیە نازانم لەگەڵەوەش دڵن یاریەکە چێژی هەیە بەڵام کورتهێنانی زۆری هەیە لە هەمان کاتیشداگەر کەفت بە یاریەکە گۆست ئۆف سوشیما دێ دەڵێن گۆست ئۆف سوشیما یاریەکە هەم خۆشتر دەکرێت هەم چیرۆکی خۆشترە و هەم یاریەکەش بەقوتر لە
ڕایز ئۆف ڕۆنین پێم ناخۆشە بەڕاستی ئەو یاریە ڕخنەی لێگیرایە یعنی حەزم دەکرێت یاریە پرفکت بە پرفکشنە بە نمرەی هەشتایەکانی هەبات چکە کەیفم پێی دێ حەز دەکەم بیکەم بەڵام جارێ نایکەم دەڵێن هەندێک کێشی تەکنیکی هەیە علاج بی 1-2 هەفتەی دیکە بە ئەپدەیت توشت دەست بە یاریەکە باشترە هەندێک کەس زۆر بەڵیان بۆ هەندێکەش مام ناوەند بوون بەڵام بەگشتیم یاریەکە دەرەجەیەکی مام ناوەندی باشی هەیە واتە مام ناوەندی خراپ نییە بۆ منە شەستەکان نییە کە مام ناوەندی خراپە بەڵام هەفتایەکان مام ناوەندێکی باشە هەشتایەکان یاری باشن هەشتا بەڵام نەوەتەکان نایابن واز بگومان یاری سەشمان زۆر کەمەیان تەگمەنە بەڵام مام ناوەندی باشە ئۆکەی لە مستەقبل لەوانێ بتوانین یاریەکە بکەینەوە بە بڕای منیش پارە بەو یاری نەدەن جارەیە تاوا 2 هەفتێ تاوا دەبی بەڵام ئەگەر زۆر حەز دە زۆر یاری ئێستای یاری توانین بیکڕی ئێستا بەڵام وەکو خۆ من چاوەڕێ و یاری دەکەم تاوەکو دێتە سەر پلیستیشن پلسی من سەر پلیستیشن پلسی لەوانە یاریەکە بکەم لە مستەقبل یاری پرنسس پیچ شو تایم یەکێک لە گەورەترین یاریەکانی نیتندۆ لەم ساڵ تاوەکو ئێستا بڵاو کراوە بە هەمان شێوە نمرەی 75 هەیە ڕخنەگران دەڵێن ئەگەر حەز بە یاری پلتفۆرمەرە ئەو یاریانی کە بازدان و ئەنجامدانی هەندێک شتی بچووک و سەرنجڕاکێشی سادەیە دەڵێن چێژی زۆرە بەڵام ستۆریەکەی دەڵێن وانە چەندە خۆش یاریەکەش ینی مترۆدڤینیایی 2D پلتفۆرمەری نیتندۆ یان ستۆری زۆر مهم نابی بەڵام بە ئاسانی تێدەگەی بەڵام دەڵێن داهێنانی زۆر کەم تێدایە لە چاو یاریەکانی پێشنی دوێ بەڵام لەگەڵەوەش یارێکی دەڵێن چێژ بەخشان زین بدە یەکێک لە یاری ترسناکە گەورەکان بڵاو کرایەوە بەلاوی ئەلۆن ئین دە دارک کە لە بڕیار 2023 بڵاو بکرێتەوە بەڵام دواخرا بۆ 2024 و سوپرایز بووم من پێم وابوو نمرەکەی لەوان هەفتا بۆ 80 دەبی بەڵام نمرەکەی 64 لە سەد کە نمرەیەکی کەمە بەڵام گەیمەران 80% پێدایە بەڵام يعني 8 پێدای لە دەی بەڵام ڕخنەگران لە 64 پێدایە گەورەترین ڕخنە یاری جیرا بیاڕیان گەورەترین ڕخنە چیرۆکەکەیە وەروا گەیم پلیکەیتی و نەبوونی دوژمنی جیاواز دەڵێن یارێکە ستۆریەکەی ئۆکێم بە ئاسانی تێدەگەی بەڵام پێویستە دوو جار یاریەکە بکەی بۆ ئەوی بە تەواوەتی لە ستۆریەکە بکەیت چکە دوو کارکتەرت هەیە یاری پێ بکەی ئافرەتێک تێ و پیاوێک تێ بە پیاوەکە یاری بکەی لایەنێکی چیرۆکەکە دەبینی و دوایەکە تەواو دەکەی بە ئافرەتەکەش یاری بکەی بەشێک ڕۆشتانە دووبارە دەبنەوە بەڵام لایەنێکی دیکە چیرۆکە دەبین دەقنە وەکو ڕزد نیڤڵ 2 چۆن بە کارکتەری لیۆن و کلێر دەتوانی لێک کات دەیاری بکەی لە هەردووچی عنیگە هەردوو چیرۆکتاوەکەی زیاتر لە یاریەکە تێدەگەێت چەندە زۆر شتێ دووبارە دەبتەوە بەڵام ئەڵۆنی دەڕاچ بۆ شێوازێ گەورەترین ڕخنەژی ژیرابی سادەی گەیم پلیکە دەڵێن چەک و تەقەمەنیەکان زۆر سادەنێ ئاین بێحەد سادەیە هیچ نوێگەری شێدانە و دوژمنەکانیشی دووبارە و بێزارکردن دەڵێن هەف بەردەوام دووبارە دەبتەوە دەڵێن هەندێک مەتەڵی تێدایە بەڵام مەتەڵەکان بەو شێوازەی نینە بەڵام ئەو شتێک کە باشە لەی دروستکردنی ئاتمۆسفیرە گرافیک جوانە و کەش و هەوایەکەی جەوەیەکی جوان دروست دەکە بۆ گەیمەر تاوەکو ناویدا بخولێتەوە بسوڕێتەوە بەڵام هەم جارێ لە ڕیڤیوەکانی خۆم پێشترش ئێستا من ڕیڤیو ناکەم بەڵام پێشتر ڕیڤیارەکانیش دەموت کەش و هەوا بەتەنێ بەز نییە بۆ ئەوی بڵێن ئەو یاریە باشە پێویستە چیرۆکێکی باش دەبی و لە هەمووی گرنگتر گەیم پلەیەکی بێزار نەکرد هەبی مثلەن بۆ منە ئەمە زۆر جار باسی گاد و وارە دەکەین لەن گەیم پلەیەکەی تۆپە ئەگەر چیرۆکەکەش تۆبی گەیم پلەی تۆپە گەیم پلەی زۆر میهمە لە بۆ گەیمەر تا کەشتە کە گەیمە ڕاستە خۆ کاردانە لەگەڵ یەش گەیم پلەیەکیە چیرۆک ئۆکەیە گە چیرۆکەش خۆش نەبی گەیم پلەیەکی باش دەبی سینەکان دەتوانی هەمووی سکیپ بکەی بەڵام گەیم پلەیەکەی چێژی وەگری بەڵام گەیم پلەیەکەی سادەبی زولەی بێزار دەبی سو ئەڵۆنی دە دارک زۆر سەرکەوتو نییە بە بڕای من چاوەڕێ و یاریش بکەن جارێ مەیکڕن لێتە سە پلیستیشن پلس یاخود گەیم پاس بەم زوانە سەو بەم زوانە چێ ئەم نە باوەڕ ناکەم یاریتە ساڵێک لە ڕێگەی پلسیان گەیم پاسی بەرێت چکە زۆر نافرۆشێ ناچارم مارکتینگیرەوەکەن یاخود داشکانی هەل لە بۆ دەکرێت بەسەری یاریێکی دیکەش لە مەفتێ بڵاو کرایەوە یاری LMB دەشۆ 24 کە ڕخنەگرێن 80 لە سەدیان پێدا بەڵام هەوادارن 4.9 پێدا لەدا کە پێم سەیرە نمرەیەکی کەمی وەگرتیەوە گەورەترین ڕخنەش دەڵێن ئەو یاریە هەمان یاریە لە ساڵی 2012 بڵاو گرایتەوە بەس ئەپدەیتی هەندێک شتی بچوکی بۆ گۆڕدرا ئاو شێوەی ڕخنەکانمانە بەرامبەر بە فیفای هەموو ساڵ ئەرزانە فیفا 2 ساڵە شتەکانی زۆر باشتر کردی لە چەند ساڵی ڕابردووەندێک ساڵ سم فیفا ئەمزام 17 و 18 و 19 ئەوانە زۆر بە کەمی گۆڕانکاری بەسەدا یاریەکە چێشیان نەبوو بەڵام گۆڕانکاریەکان زۆر بچووک بوون بەڵام ئەو یاریش بە هەمان شێوە دەڵێن هەماشتە بەڵام ڕخنەگریان دەڵێن یاریی بێ مشکلی دەتوانین تاقیکەیتەوە و یاریەکە سۆنی خۆی بڵاوی دەکاتەوە سۆنی خاوەندارێکەکە لەسەر گەیم پاسی بەردەستا لەسەر پڵاسی بەردەست نیە لەسەر گەیم پاسی بەردەستە سەیرە و کۆمیدیە یاریەکانی گەیم پاس ئاشکرا کران بۆ ئەم 1-2 هەفتەیە پێم وابی لەماوە 1-2 هەفتەی دیکە و یاریانە بەردەست دەبن یاریەکە لە یاریەکانی F1 23 یاری The Quarry Evil West Hot Wheel Unleashed Turbocharge ئەوەکەیە یاریە زۆر خۆشەکەیە و پێمان دیاسەکەشی لەگەڵ غەڵەت نەبم زۆر ڕاقیە Hot Wheel Unleashed 2 تکا دەکەم بیکەن Spin Roads یاری Super Hot Ark Survivor لەگەڵ Diablo
دیابلۆ نوێەکە لەگەڵ یاری تێرە ئینڤیستا شتێکی وەی بابەتە مهم سێ یاری تێدایە کە پێم وایە 100% شایین تاقیکردنەوەیە یاری The Quarry Evil West و بگومان هۆت ویل بەڵام ئەو کەسانی گەیمەرن یعنی بەردەوام یاری دەکەن یاری دیابلۆ تاقی بکەنەوە و ئەو گەیمەرانی بگومانن کەفیان بە ئارچی دێژ هەردەیکەن یعنی لەگە هیچدانە بەڵام یعنی تقریبا 5 یاری تێ 100% تاقیکە بەڵام سێ یاریە من پێشنیاز دەکەم تاقی بکەنەوە The Quarry چیرۆکێکی خۆشی هەیە چیرۆکەشی ناوازەی هەیە و لە ستایل یاریەکانی وەکو Evil لە ستایل یاریەکانی سوپەر ماسڤە بۆ نمونە ئەنتل دۆن و ئەوانەیە و چیرۆکەش یانی سەرنجا چێشان دەکشتیدا خۆشە بەڵام Evil West گەیم پڵەیەکەی وەکو گالۆڤارنە بەڵام بە سیلاحەوە زۆر گەیم پڵێکی خۆشە لاانێت چیرۆکی باشترین چیرۆک نەبی بەڵام گەیم پڵێکی خۆشە جیهانەکە و کەشەکەش زۆر جوانە کاوبۆیە 100% شانی تاقیکردنەوەیە هۆت ویل ئەگەر نەت کردی چێکە لە خۆشترین سیباخەکان تەماشاوە مەکە بڵێ لە ئاوی منداڵان نازام چیە بیکەن زۆر خۆشە من بیرمە یارم بە 70 دلار کڕی 50 دلارم پێدا تقریبا پەشیمان نیمە لێ لەبەری زۆر چێژم لێ وەرگرت بەڵام بگومان خۆشتر لە ڕێگەی گەیم پاسیان پڵاسی بیکە سەو دیابلۆ من زۆر یاری دیابلۆم کرد ئەو دیابلۆی نوێیە دیابلۆ 4 نزیکەی 20 ساعتە یاریەکەم کردی بەڵام تەواو نەکردێ بەڵام زۆر چێژم نەبینی ینی یەکەم جارم بوو یاریشی وەکو دیابلۆ بکەم زۆر نزیکە لە گاد و ڤاری کلاسیک کامیری تۆزێک لەسەر نیشان دەدەوەشتانە بەڵام زۆر چێژ بەخشەوە چیرۆکەشی زۆر خۆشە هاتنی یەکێ لە خزمەتکارەکانی شەیتانیە هەریمانەکان باسی لەلەتی دەکات لە ئاینی کریستیانی لەلەفەیە کە یەکێکە لە خراپەکارەکان لە نێوان بەهشت و جەهەنەمەوەشتانە زۆر خۆشە شایین تاقیکردن بێمە لای هەواڵەکانی پلیستیشن هەندێک هەواڵمان هەیە ئەمڕۆ لەسەر پلیستیشن مەتابێت پلیستیشن 5 پرۆ بەڵام پێشە بیست پلیستیشن 5 پرۆی باباسی پلیستیشن 5 ئاسایی بکەین ئەپدێتێک لە بەم زوانە بەردەست دەبی بۆ هەندێک کەس بەردەستە ئەوانەی کە بێتا تێستن ئەو کەسانی کە پێشوەختە شتیان لەبەوە دێ بەڵام بێتا تێستی قەت مەکەن ئەگەر کۆنسۆلی سەرەکی بوو چونکە کێشە تەکنیکیان زۆرە ئەوانەی تاقیکاری پلیستیشن 5 وینە ڤێرژنەکەیان دەتوان ئەو شتە بکەن ئەویش زیادکردنی UI-ی نوێیە واتە ئینتەرفەیسێکی نوێت هەیە و لە دوگمەی ئەکسپلۆر دەتوانی باگراوند بگۆڕی چۆن لە پلیستیشن 5 theme چۆن لەسەر پلیستیشن 4 theme-مان هەیە ئەو theme-مانە دەتوانی بارەزی خۆت لەو theme-مانە مەسەن باگراوند بگۆڕی باگراوند بکڕی ستۆری تایبەت بەخۆی هەبوو یاخود ڕسمێک تێ دەتوانین بکەی باگراوند لە پلیستیشن 5 بەتەواتی ئەو شتەمان نەبوو و ئێساش تقریبا بەتەواتی نیتمان بەڵام تەنیا لە دوگمەی ئەکسپلۆر کە دوگمەیە کە تقریبا توانین بڵین شوێنە ڕکلامکردنیەکی مسەقفانەیە لە بۆ پلیستیشنی ئێستا زیاتر ڕکلامکردنەکەی کەم کردەوە لە ڕێگەی شوێنی ئەکسپلۆر پلیستیشن چی دانایە هەندێک شوێنی دانایە بۆ نمونە ترۆفیەکانت پێ نیشان دەسەن ترۆفیت بەرزی ناوە وەروە لە بنەوی دوگمەیەکی زیاد کردی یاخود شوێنێکی زیاد کردێ کە پێ دەڵێ دوال سنسەکەت یاخود کۆنترۆلەکە شحنی ستاتچەند تێدایە یاخود ئەگەر هێدفۆنێک هەیە ی پلیستیشنی پێ دەڵێ ستاتچەند شحنی تێدایە هەر ئەکسەسەری کتێبی لە بۆ پلیستیشن 5 پێ دەڵێ شحنی ستاتچەند تێدایە و لە بنەویش شوێنی ستۆرێجی پیشان دەدا هەرچەندە تەنیا SSD-ەکەی پلیستیشن 5 پیشان دەدا تاوەکو ئێستا دەڵێن بە شێوەی ئەپدەیت لەوانەیە لە مستەقبەل زیاد بکرێت بەڵام تاوەکو ئێستا هاردەکانی دیکە نیشان نەدا بۆ منەگەر SSD-ی M.2 زیاد کردبی تێرابایتێکە زیاد کردبی یاخود هارد درایڤێکت لە پلیستیشن 5 دەبی جاری ئەوانە پیشان نەدا تەنیا SSD-یەکی فەرمی خۆی پیشان دەدا پێ دەڵێت چەندی گەیت بەتاڵی تێدایەوە چۆن پڕ بوویتەوە لە دەستە ڕاستی خۆت هەندێک شوێنی دیکەمان هەیەبوونە دوایین ئەو سکرین شۆت و گەیم کاپچرانی کردیت لێ پیشان دەدا وەرا شوێنێکی ئاسانیش ڕاستە خۆ بچێنە و شوێنی سکرین شۆتەکانت و لە لایەکەی دیکەش هەندێک زانیاری دەداتێ لەسەر ئەو یاریانێکەوە فۆلۆیان دەکەی لەسەر پلیستیشنی بۆ من هەر یاریەک کە دەکەی پلی دەکەی یەکسەر بەخۆی لە ناو پلیستیشن ئەکسپلۆری فۆلۆ دەبی لەات ئەگەر خبرێکی نوێی هەبی ئەپدەیتێکی نوێی هەبی دیڵسەی نوێ هەبی لێرە بەکو هەواڵێک پێ نیشان دەدا و لە بنەویش ئەو ویشلیستانت پێشان دەکە بێ ماشتێکی زۆر باشە ویشلیستە لێ پیشان دەدا من زۆر یاری کە ئاشا دەکرێت ویشلیستیان دەکەم واتە گەڵبەکەی لێ دەدەم فەیڤریتیان دەکەم و کاتێک کە بڵاو دەکرێتەوە یاخود داشکانی لە بۆ دەکرێت سۆنی یەکسەر بە نۆتیفیکیشنێک لە مۆبایلەکەم بۆم دەنێری یاخۆ لەسەر پلیستیشن 5 کە دەکەی یەکسەر بە نۆتیفیکیشن بۆ دەنێ دەڵێ یاری داشکانی بۆ کرا یانەوە یاریە تڕیلەری نوێ هاتیە یانەوە یاریە ئێستا بەردەستە لە بۆ پری ئۆردەریان بەردەستە لە بۆ کڕین یان لەگە ڕێگەی پڵاسیەوە بەردەستە ئەو ویشلیست و فۆڵۆیە بۆ من بۆ گەیمەری بەردەوام زۆر گرینگە چکە بە ڕاستی هەزاران یاری بڵاو دەکرێتەوە نازوان ناتوانانی کەڤەری هەموو شتێ بکە هەموو شتێک لە بیر بمینێ بەڵام شتە یارمەتی دەدا و چەندین وە شوێنی دیسکەڤەر و هەواڵ ئەوشتانەش هاتە دەستە ڕاست هێشتا شتی ئەولاتر پێم وایە شتێکی جوانە
بەڵام تۆزە گۆڕانکاری بێگومان بەسەر دادێ لەوانەیە زیاتر پلیستیشن مەسەرەن زیاتر فیلمی دیکە زیاد بکات ئێستا پێم وابێت 4 بۆ 6 دانە فیلم بەردەستە لە ناوی و هەمووشی جوانن ئەوە ئێستا ڕێگەدەدا گەین کاپچەرەکانی خۆشە سکرینشۆتی خۆت بکەیە فیلم لە شوێنی ئەکسپلۆر واتە لە هەموو پلیستیشن 5 بینە تەنیا لەو شوێنە لەو تابەی چوەکە دەچێتە یاریەکی کەڤەری ئەو یاریە دەبێتە باگراوان دەکات کە بێ ماشێکی زۆر جوانە بەڵام ئەو فیلمە لە مێژە گەیمەران داوای دەکەن و لێرە بەردەستیان خستیە پێم وایە شتێکی باشە خراپ نییە بەڵام پێویستە زیاتر ینی چۆن دڵێ پاک بکرێتەوە چکۆ بێتایە تاقیکاریە لە مستقبل بێگومان بەردەست دەبی لەوانەیە دوومانجی کە بەردەست بەڵام باشتر بکرێت پێم وایە باشترین شتەوەیە ڕێگە بە گەیمەر بدەن ئەو چوار گۆشە و لاچەشانە بتوانین گۆڕانکاریان بەسەر داپێنین بۆ نمونە بە من بە بڕای من مهمترین شت ترۆفیە لەگەڵ ویشلیست و ستۆرێجەکە ئەو سێشتە زۆر مهمە شەحن مهمە بەڵام شەحن بۆ دەرەزەی مهمە لە بەرەوەی پلیستیشن 5 مثلا گەیمەرانی پلیستیشن 5 کاتێکە شەحن دەمین یەکسەر کۆنترۆلەرەکە یان گەمەت خلاص کرد یەکسەر کۆنترۆلەرەکە لە شەحن دادنێت تا سێشنی داهات و یاریکردن سەڵ شتێکی جوانە پێم وابی لە مستقبل دەکرێت بێشتە باشتر بکرێت هیوادارم یعنی بەڕاستی زۆر حەز دەکەم ئەکسبۆکسیش ئەپدێتێکی گەورە بنێری لە بۆ یو ئاەکەی خۆی هەرچەندە ئەپدێتیان کردەوە لە ماوەی ڕابردوو بەڵام ئەپدێتی ئەکسبۆکسم ئێستاش بەدڵ نییە هەرچەندە من ئەکسبۆکسم زۆر نەبووە مەسەڵەن چەند ساڵی ڕابردوو ینی نوێمە لە ناو جیهانی ئەکسبۆکس لە 2021ەوە ئەکسبۆکس بەکاردێنم زیاتر 360 هەبوو بەڵام وانم نەبوو لێش زۆر ڕانە هاتیمە لەگەڵ یو ئای ئەکسبۆکس پێم وایە یو ئای پلیستیشن 4 زۆر باش نەبوو بەڵام پلیستیشن 5 یو ئایەکەی زۆر باشە یعنی زۆر کلینە زۆر خاوێنە باساین دەسێ پلسی باساین سەر ستۆری باساین ناویاریەکانت سێتینگ ئاسان بەدەستەکە لە ئەکسبۆکسیش وایە بەڵام لە ئەکسبۆکسی تابەکان گەلە زۆر و قڕبارغن ئەگەر بۆ شێوازی سادە بکرێتەوە پێم وایە شەش زۆر باشتر دەبێت بەڕاستی ئۆکەی بێنەزای پلیستیشن 5 پرۆی لە هەفتەی ڕابردوو دەنگۆیەکانمان باس کرد و تقریبا بیتە فەرمیش دەبێت تۆمە دڵنیش ڕاستی کردەوە بەڵام لەمە هەفتەیەش زانیاری زیاترمان هەیە دوو زانیاریمان هەیە بەڕاستی یەکەمیان باسی بکە هەندێک زانیاری نوێمان هەیە لەسەر سیستەم مێمۆری و CPU-وەکەی و ئۆدیۆیەکەی سیستەم مێمۆری لە هەفتەی ڕابردوو باسم کردکەوە پلیستیشن 5 ئاسایی 448 گیگابایت لە چرکەیەک ڕامەکەی وەکو سرعت بەڵام پلیستیشن 5 ڕۆ سرعتەکەی ڕامەکەی زیاترە بۆ منە بکرایتە 576 گیگابایت لە چرکەیەک 128 خێراییەکەی زیاتر دەبێت ئەوەش وا دەکاتەوە ئەو 16 گیگابایت ڕامی بەردەستە سەریعتر کار بکە بۆ منە کاتێک کە تۆ یاریەک دەکەیتەوە لە ناو یو ئایەکە دەسوڕێتەوە لە سێتینگ و شتانە خێراتر کارەکەی دەکات لە بەرەوەی سرعتی ئیشکردنی ڕامەکەی خێراترە CPU قسە باسێکی زۆر هەبوو لەسەر پرۆسەسەرەکەی لە بەرەوەی پرۆسەرەکەی دەستکارێکی گەورەی ناکرێت وەکو چۆن دەڵێ هاردوێر هەمان پرۆسەسەرە و پێچان دەڵێن لەبەر سۆنی ناتوانین دەستکاری بکات تا دەستکاری کە بەڵام ناتوانانی و نابی دەستکاریش بکە دەستکارێکە زۆر کەمە 110 CPU-وەکەی لە کلۆکێکی بەقوەتر کار دەکەواتە هەمان CPU-وە هەمان خێراییە بەڵام توانڵێ هەمە هێز و توانەیە بەڵام خێراتر کار دەکات مەسەن CPU-وەکەی بەرز دەکرێتەوە لە بۆ 3.85 هرتز کە 110 زیاترە سرعتەکەی لە چاو کۆنسۆلی یاسایی ئەگە بێت دەستکاری CPU بکرێ دەبتە پلیستیشن 6 لەبەرەوەی دروستکردنی یاریەکان ڕاستەخۆ پەیوەندی بە CPU هەیە پەیوەندی بە GPUش دەبی بەڵام ڕاستەخۆ پەیوەندی بە CPU هەیە چکە CPU ئەو شوێنەیەکەوە پەرەپێدەرەکان دەبێ یاریەکە لە بۆی ڕێک بێخن بۆ نمونە یاریەکە چەند فریم بێ و بەشێکی مەسەرەن گرافیکی یاریەکە کە لۆت دەبێت لەسەر چەندەری CPU بی و مەسەرەن کەتسینەکان بستە چەندەری CPU کار بکە و گەیم پلی لە چێ مەرحلە لە چێندە CPU ئیشی پێ بکە ئەگەر دەستکاری CPU بکرێ بەڕاستی دەبتە پلیستیشن 6 ناکتە پلیستیشن 5 پرۆ چکۆ 5 پرۆیواتە 100 هەموو شتێک دەستکاری ناکرێ ئەوە میدجێنەوەتە نەوەی ناوەڕاستە نەک نەوەیەکی تەواو نوێ بۆش تێدەگەم لەوەی کە سۆنی نێوێ دەستکاری بکە بەڵام دەڵێن ئینسان دەرگەمی ڕاگەین دەڵێ سۆنی کاتێک دیزایانی ئەو CPU نوێی کردیە یاخود تۆ دەستکاری کردیە بیری لەوە کردەوە کەەوە پلیستیشن 6 ڕاستە خۆ لەگەڵ CPU کار بکە یاریەکانی پلیستیشن 6 و هەر گەیمێکی لەسەر پلیستیشن 6 بیکەی یاریەکانی پلیستیشن 5 و پلیستیشن 4 کار پێ بکە واتە ئەو یاریانەی کە لە بۆ ئەو CPU کار دەکات لە بۆ پلیستیشن 6 کار دەکات واتە سۆنی فکر لە باکوەرد کمپارابڵتی دەکاتەوە واتە هەر یاریەک دەیکڕیەستە لەسەر پلیستیشن 4 کردێت تۆ لەسەر پلیستیشن 5 کار پێ دەکرێت لەسەر پلیستیشن 6 بەو شێوازی پێم سەیرە سۆنی لە ڕووی GPU گۆڕانکاریی گەوری کردی لە هەفتەی ڕابردوو باسم کرد بوومە 4000 هێزی گرافیکی زیاترە لە 10 تێرافلۆپی هێز توانایەکە کرێتە 33 تێرافلۆپ کە زۆر بەقوەترە سۆنی فکر لە 8کەی دەکاتەوە چەندە ینی تۆزە شەفشە 8کەی هێشتا نەبیتە تەواو ڕاستی بزانم لەبەر تەلەڤیزیۆنی 8کەی زۆر کەمە لە جیان واش بی ینی زۆر گرانە زارێم
بەڵام 145 CP ینی بەگشتی کۆنسڵەکە خێراتر دەبی و لە ڕووی ئۆدیۆوە دووش دەستکاری دەکرێت کە بەگشتی دەڵێن کە من نازانم وەشتانە معنایە چێت من کەسێکی دەنجی نیمە لە دەنگ زۆر شارەزانی بە بەڵام بەگشتی 135 گۆڕانکاری بەسەر ئۆدیۆ دێ دەنگ دێ دەنگەکەی باشتر پیشان دەدا ینی باش نەک پیشاندا باشتر گوێت لێ دەبی لە مەسەرەن لە ئەو لایەنانەی کەەوە بیتی قورسی تێدایە و بیتی ناشی تێدایە لە دەنگێکی کەم کوواڵەتێکی بەرزترت پێشکەش دەکاتە پێویست ناکە بەردەوام دەنگەکە بەرز بکرێتەوە دەنجی یاریەکە بەرز بکەیت بۆ ئەوەی گوێت لە تەواوی میوزیک و داوی ساڵنی فێکت شتەکان بێ من ئێستاش پێم وایە PlayStation 5 ڕۆشتێکی زیادەیە من چکە Xbox بەپی دەنگۆیەکانبی لە ساڵی داهاتوو یان 2026 100% نەوەی داهاتی خۆیان بڵاو دەکەنەوە بەڵام سۆنی نەوەی داهاتی خۆی تاخیر دەکات لە بۆ 2028 یاخود 27 واتە ساڵی دو ساڵ تاخیرتر دەبێت لە Xbox لە بەرچی سۆنی دەیەوێت PlayStation 5 Pro بڵاو کاتەوە نازانم چکەشتە خەڵکێکی زۆر PlayStation 5 ئاساییان نەکڕیە یان پێیان ناکردرێت هەرچەندە 50 ملیۆن کەس زیاتر PlayStation 5 هەیە کە ژمارەکە زۆر باشە نیوەی PlayStation 4ە بەڵام PlayStation 4 زۆر سەرکەوتوو بوو پێم سەیرە بەڵام PlayStation 5 تا 2028 پێم وایە زۆر باش دەبێ و کاتە PlayStation 6 ببینین بەڵام بابینیم زین چ دەبی بەڵام تۆمی دەسن قسەی کەشی کرد لەسەر PlayStation 5 Pro وتیان دوو یاری تێست کرا لەسەر PlayStation 5 Pro یاری یەکەم کە بەناوی گەیمێک دێکە نازان یاریەکە چییە دەڵێن یاریەکە بەخۆی بە 1080 60 فریم کار دەکات لەسەر PlayStation 5 ئەگەر تێ بە 60 فریم یاری بکەی یاریەکە کوواڵتەکەی 1080 بەڵام لەبەر PlayStation 5 Pro تەکنیکێکی نوێ هەیە بەناوی PSSR واتە PlayStation Spectacle Super Resolution کە وەکو DLSS و FSR مەسەڵ NVIDIA و AMD کە ئەوە دەکە تەکنۆلۆژیاکە وا دەکە یاریەکان لە 1080 وێنەکان بەرز بتۆ لە بۆ 4K یاخود لە بۆ 2K دەڵێن یاری یەکەم بە پرفۆرمەنس مۆد بوو 1080 لە 60 فریم بوو بەڵام لەسەر PlayStation 5 Pro زۆر بە ئاسانی کرایتە 2K بە 60 فریم کە زۆر شتێکی باشە بێگومان واتوا لە یاریەکان دەکە زۆربەی یاریەکان دەبنە 60 فریم ئەگە بێت و ئەپدیت بکرینەوە بەڵام پرسیارەکە ئەوە بوو لەم هەفتەیە ئایا یاریەکان بەگشتی دەکرێنە 60 فریم یاخود نا بەڵام زۆرێک لە ئەو کەسانی کەەوە شارەزانە لە جیهانی PlayStation و Xbox و بواری تەکنۆلۆژیا دەڵێن نەخێر زەحمەتە هەموو یارێ بکرێتە 60 فریم پێویستی بە ئەپدیتکردنەوە هەیە لەلایەن پەرپێدەرەکانە پەرپێدەرەکان دەبێت خۆیان یاریەکان ئەپدیت بکەنەوە تا بە شێوەیەکی ڕاستە و خۆ ناتە 60 فریم و تەنانەت بەشێک لەو یاریانەش دەڵێن ئێستا لە بەرهەمێنانە لەوانەیە بە 60 فریم کار بکە بەڵام هێشتا لەمنە 4K 60 فریم ڕاستەقینە بەڵکو دێتە 4K ئەپسکێلینگ یاخود PSSR واتە ئەپسکێلینگ دەبی بەرز دەکرێتەوە بەڵام هەشتێکی باشە پێم هەشتێکی باش دەبی بەڵام پرسیارەکە دووبارە دێتەوە سەرەوەیەکەوە تا چەند دەتوانن ڕێی تریسینگ زیاتر بکەن بەپێی قسەکانی تۆمی دڵسمی ڕێی تریسینگ زۆر باشتر دەبی لەسەر PlayStation 5 Pro با ببینین من هێشتا تۆزە دوودڵم لە PlayStation 5 Pro بەڕاستی لەبەرەوەی ڕکلامەکەوا دەبی کە 4K 60 فریم 8K 30 فریم بەڵام چێ تەلەڤیزۆنی 8K هەیە لە ماڵێ خەڵکەکی یەکجار کەم و تەلەڤیزۆنی 4K بەڵێ بێگومان زۆربەی خەڵک ئێستا 4K هەیە لە بەرەوەی سەریان هەرزانە بەڵام 8K زۆرمان مایە لە بۆ 8K لەوانێ بەلایکمی 5 ساڵ بۆ 10 ساڵی کە بخیانی 8K چکە 8K نرخی زۆر گرانە تەنانەت تەلەڤیزۆنی ئەمۆلێدمان پێ ناکردێت ئێستا شکەی نرخەکەی لە سەروی 2000 دلاری ئەمۆلێد ڕاستەقینە سزایی ئەجام ئۆمەلۆدی 4K بی ئەمۆلۆدی 8K بی یەکجار گران دەبێت قسەکە دەنگۆیەکان وانەکەوە لە کۆتایی ئەمساڵ PlayStation 5 Pro بڵاو بکەیتەوە نرخەکە لێوان 550 بۆ 650 دلار دەبی و لە مانجی 11 و 12 دەکەوێتە بازارەکە بینە لای PlayStation VR 2 کە وەزعەکەی باش نییە بەپێی چەندین راپۆرتی جیاواز بی و لە هەمووشم میمتە The Verge و Bloomberg پشڕاستی هەواڵیان کردەوە کاتە فەرمیە تقریبا دەڵێن کەوا سۆنی بەرەمێنانی PlayStation VR 2 وەستاندووە هەرچەندە کانسڵ نەکرێت تەنیا وەستێنراوە لەبەرەوەی ژمارەیەکی زۆر PlayStation VR 2 لە کۆگەکانی مایتەوە و زۆر بەکەمی دەفرۆشێ یاخود بە خاوی دەفرۆشێ من پێم وایە PlayStation VR 2 سەرکەوتوو ناوی چۆن PlayStation VR 1 یعنی بە هەمووی 5 میلیۆن کۆپی لە فرۆشە پێم وابی زۆر سەرکەوتوو نەبوو بەڵام PlayStation VR 2 کەمتریشی دەفرۆشێ لەبەرچە VR جیهانی VR دموگرافیەکی زۆر بچوکی هەیە تا هەموو خەڵکی VR ناکردن و VR ناکە و ئەو کەسێک کە دەشیکەم مێتاکوێستی دەکرێت بەڕاستی ینی ئەو VRێکەوە فیسبوک دروستی دەکات لەبەرچە PlayStation VR 2 نرخەکەی 550 دلارە و بەخۆشی ناتوانانی یاریەکان بکات دەبێت بە کێبل لەگە PlayStation 5 ڕەبتی بکەیت کە ئەویش نرخی 500 دلارە ئەوە 1050 دلار و یاریەکانیش دەی بە نرخی تەوا بکڕی 30 دلار 40 دلار 50 دلار 60 دلار نرخی یاریەکانیشان و
یاریەکانی VR ژەرگەی PlayStation Plus نادرێتە ئەو کەسانی کە یاریەکان دەکەن بۆیە PlayStation VR 2 باوەڕ ناکەم سەرکەوتوبی و سەرکەوتوش نەبووە تاوەکو ئێستا بەڵام سۆنی هەرچەندە نەگوتی ئەپدێتێک دەنێرین کە بەوا دەکەن PlayStation VR 2 لەگەڵ PC کار بکە بۆ کەسانی کە کۆمپیوتەریان هەیە دەتوانن لەگەڵ بە PlayStation VR 2 یاریەکانی PC تاقی بکەنەوە کە پێم شتێکی باشە بەڵام ئەو کاتەش هەر سەرکەوتو نابی لەبەرەوەی VRی منافسەکانیان زۆر باشتە بۆ نمونە مەتە کوێست 3 نرخەکەی $500 و یاریەکان بەخۆی پلی دەکات پێویستی بە ئامێرەی دیکەنیە بۆ منە مێتا کوێست پێویست ناکە لەگەڵ کۆمپیوتەر ڕەفتی بکەی لەگەڵ PlayStation ڕەفتی بکەی پێویستی بەیزنی و شەحنیشی هەیە تا 2 ساعت لەسەر دەکەی و UI خۆی هەیە سیستمی خۆی هەیە توانانی هەرەکانی ناوی داوڵۆد بکەی و یاریەکانیش بکەی وەستۆری خۆشی هەیە و چەند یاریش بەخۆڕاییە ئەمەشتەکی باشە لە بۆ VRی بەڵام PlayStation VR 2 لەگەڵەوەی کەوا وەکو هاردوێر شتێکی سەرنجڕاکێش و ناوازەیە و شاشەکانی OLED لە چاوت کواڵیتیان بەرزە کۆنترۆلەرەکانی بە کۆنترۆلەر PlayStation 5 بە هاپتیک و ماپتیکی هەیە بەڵام سەرکەوتو نابی چونکە نرخی زۆر گرانە بۆ کەسێکەوە VR تاقی کاتەوە گەیمەرانی VR نازم PlayStation VR 2 بکڕن لەبەرەوەی PlayStation 5 شان هەبی ئەوجە VR ەکە بکڕن و کەسانی کە PlayStation 5 شان هەیە $500 سرف کردیە یعنی ئێستا وەکو خۆم حەز دەکەم PlayStation VR 2 بکڕم بەڵام نرخی $550 نا ئەگەر $200 بی $250 بی و نرخی یاریەکانیش هەرزان بی و یاریەکانیش بەشەشی لە ڕێگەی PlayStation Pluسی وەربگرم تاقییان دەکەمەوە بەڵام بە $550 نەخێر کەس من ئامادەنی و $550 سرف بکەم کەوا من کە کاریشمە باسی یاریەکان بکەم بۆیە نرخەکەی زۆر گرانە پێم سەیرە PlayStation تاوەکەسە نرخەکەی نەشکاندیە لەبەری سەرکەوتو نییەوە ئامێرە بەڕاستی و ئێستا PlayStationیش بەرەمێنانی دەڵێن وەستاندووە چارەتی دیکە دروستی ناکات تاوەکو کۆگاکانی بەتاڵ دەبی فرۆشی زیاتری بە بڕای منیش باشترین چارەسەر لە بۆ PlayStation ئەوەیە کە نرخەکەی دابەزینە بۆ $300 و لە ڕێگەی PlayStation Pluسی مانگانە یاریەک دوو یاری VRی بداتە گەیمەرانی خۆی یاخود لە ڕێگەی گەیم کەتەلۆجی تۆنێک یاری VR دابنێ تاوەکو زیاتر PlayStation VR 2 سەرکەوتوتربی و یاریەکانی PlayStation VR یەکی لەسەر PlayStation VR 2 ناخینتەوە مەگەر بێت و بەرەبەدرەکان ئەپدیتی بکەنەوە جە کار دەکە کاوەش کێشەیەکی دیکەی PlayStation VR 2 بینە لای Helldivers 2 کە هەموو هەفتان باس سەرکەوتنی ئەو یاری دەکەم بێگومان لە کوردستان گەیمەریکەمە هیوادارم زیاتر بی من خۆم یاریەکە دەکەم بۆ زۆر بەچێژیشە Helldivers 2 لە ئەمریکای ئێستا حالیان پرفرۆشترین یاریە واسەتا 60 فرۆشەکەشی لە ڕێگەی PC لە ڕێگەی کۆمپیوتەریەکە ئەوەش دڵخۆشکەرە بەڕاستی کەەوە یاریێکی PlayStation یاریێکی Xbox لەسەر کۆمپیوتەری زۆر بفرۆشێ یاریەکەن 8 میلیۆن کۆپی تاوەکوێستا لێ فرۆشە کە ژمارەیەکی زۆر باشە لە ماوەی مانجی ڕابرد و هەفتم پرفرۆشترین یاری بوو لە ئەمریکای کە دەکاتێکی لە پرفرۆشتنی یاریەکان لە ئەمریکای کە زۆر سەرکەوتووە بەڕاستی و یاریە مۆدیڵ لاینەکەی زۆر خۆشەوە یاریێکی زۆر بەچێژیشە بینە هەواڵێکی دیکە PlayStation لە بەرازیل ئەوەی معمەلێکی نوێ دروست کردیە کارگەیشی نوێ دروست کردێت تایبەت بە دروستکردنی یاریەکان بەشەی فیزیکی واتە دشتی یاریەکان دروست دەکات لە PlayStation 5 و لە تەواوی ئەمریکای لاتینی لێ ڕابڵاوی دەکاتەوە ئەوەش هەوڵێکی باشە لە بە PlayStation تاوەکو نرخی یاریەکان لە بەرازیل و لە ئەرجەنتین و لە چیلی و لەوە جیانە ئەوە نرخەکەی بەرز نەکرێتەوە هەرچەندە حاڵەت زۆر پەیوەندی بە هەموو گەیمەرانی جیهانەوە نیە بۆ نەپەیوەندی بێوەنێ بەڵام ئەوە لە بۆ یەک لایەن ویستم باسی بکەم ئەویش میدیای فیزیکیە بەڕاستی هەستمە لە کوردستان زیاتر یاریەکان بە ئۆنلاین دەکڕین بەڵام لە جیهان بۆ کەسانی کە حەزیان لە یاریەکان بەدیسەکەیان بی باشترە من پێم وایە یاری بەدیسێک بکڕی باشترە بەڵام بەشەی ئۆنلاین ئاسانترە و زۆر زاویش هەرزانترە بەڵام بەدیسێک زۆر خۆشە کۆلێکشنی خۆش دروستکەی زۆر خۆشە بێمە لای هەواڵەکانی Xbox لەم هەفتەیە لە کۆریای باشوور Xboxێکی نوێ پێوانە کراوە و ڕێگەی پێدراوە بستە ناو کۆریای باشوور ئەویش دێفکیتە واتە ئەو Xboxەیەکەوە پێشەوەی بڵاو بکرێتەوە دەدێتە پەرەپێدران یاری لە بۆ دروست بکەن یاخود یاریەکانی لە بۆ چا بکەن ئینجا دوای دەکرێتە کۆنسۆڵێک و بڵاو دەکرێتەوە جا ئەو دێفکیتە نازانین Xboxێکی تەواو نوێیە یان هەمان Xboxە بەڵام بە مۆسفاتێکی نوێتر یاخود میجن ئەبدێتە وەکواتە نازانین وەکو PlayStation 5 وەکو PlayStation 5 Pro یاخود هەر هەمان شتە بەڵام تۆزێک ئەبدەیت کرێتەوە چونکە دەنگۆیەکان و دزەپێکردنەکانی ڕابردووی مایکرۆسۆفتی کاتەکەوە پاوەرپۆینت توشتەکانیان لێ بڵاو کرایەوە چەند مانگ پێشستا کە باسم کردن یەکێ لەو شتانە دوو Xboxی نوێ بوو یەکەچیان Xboxێکی Series X بوو بەبێ شوێنی دیسک و یەکەچیان Xbox Series S نوێ بوو جانازم ئەوە کامیانە بەڵام ئێستا حالیان لە کۆریای باشوور پەیوانە کرایە واتە ڕێگەی پێدرایە بستە ژوورێ کە کۆریای باشوور هەموو جارێ یەکەم شوێنە لەو جیهان پێوانەی شتەکان دەکەن و هەل ئۆنلاینش بڵاوی دەکەنەوە کە یەکجار خۆشە لە بۆی مە دەبێتە هەواڵ و ئێستا حالیان ئەو شتە لە کۆریای باشوور هەیە
ئۆکەی بینە هەواڵی یاریەکان گەورەترین هەواڵی یاریش لە مەفتەیە بەڕاستی چەند شتێک بوو یەک لەوانە ترۆیلەرێکی نوێ بوو لە بۆ یاری نوێیەکەی مارڤڵی بە ناوی مارڤڵ 1943 ڕایز ئۆف هایدرا کە یاریەکە پەیوەندی بە کاپتن ئەمریکا و بلاک پانتەری هەیە کە دوو کارکتەرمان هەیە پێم وای بە هەردووچیان توانی یاری بکەین هەم بلاک پانتەر و هەم کاپتن ئەمریکا و هەردووچیان لە شاری پاریسن لە فەڕەنسای لە کات جەنگی جیهانی دووەم ڕوبەڕووی هایدرای دەبنەوە ئەگە فیلمەکانی مارڤڵتان بینیبی دەزان کەوە هایدرا چییە واگەنەشتان بینیبی هایدرا گروپێکن یاخود تاقمێکی سەربازی نازیەکان لە جەنگی جیهانی دووەم کاتێکەوە ناویان لە خۆیان ناوە هایدرا کە کاریان هەندێک لێکۆڵینەوەی زانستی دەکەن و هەندێک تاقیکردنەوەی زانستی دەکەن بۆ ئەوەی دەست بە سەرتاوی جیهان بگرن لە ڕێگەی کۆنتڕۆڵکردنی مێشتی خەڵکی ئەو پێدەوترێ هایدرا جا کاپتن ئەمریکا ستیڤ ڕۆجرس لێرە لەگەڵ کینگ تچالای یاخود بلاک پانتەری هەردووچیان دایانەوێ شوێنێکی نهێنی نازیەکان کە تایبەتە بە هایدرای لە پاریس بدۆزنەوە ڕوبەڕوویان ببنەوە لە ئەمان کاتژدا کەیفیشیان بەیەکترینەیە و هەردووچیان ڕوبەڕووی یەکتریش دەبنەوە بڵاوکردنەوەی ئەو ترۆیلەرەی تاوە کەسە 3 ملیۆن ڤیو هەبوو تەنیا لە چەناڵی مارڤڵ ئەنتەرتەینمنت و 130,000 لایکی لەبواتی لەگەڵ 14,000 دیسلایکی کە پێم وایە زیاتر لایکی لەبواتی لەوەی دیسلایکی لەبەوە بێ هەرچەندە ترۆیلەرەکە ستۆری ترۆیلەرە واتە سینەماتیکە وەرە پێم یەکەم ترۆیلەری فەرمیشە لە بۆ یاریەکەی تاوە کەستا بڵاو کرابیتەوە کاری پێشتری شتێکی وانە بوون بەڵام گەیمەران تۆزێک دوودڵن لێی یەکەم ستودیۆی سکایدانس نیو میدیا دروستی دەکات بەڵام ئەو لایەنە باشی ئەو یاری هەیتی کەەوە گەیمەران دڵخۆشیان گەیمەرانی دڵخۆش کردیان یەکێک لە دەرهێنەرەکانی یاری ئەنچارتدا کە کار دەرهێنان لە بۆ ئەو یاری دەکات کە ئەوەشتێکی باشە بێگومان وەکو ترۆیلەری سینەماتیک زۆر قەشەنگ و جوان دیارە یاریەکە هەرچەندە بێگومان شکلی کاپتن ئەمریکایی هەمان کاپتن ئەمریکایی نیە لە فیلمەکانی مارڤڵ چونکە بێگومان ئەوە شتە هەرگیز ڕوونادا لەبەرەوەی زۆر گرێن ڕادەوەستی یاریەکە بێ شکلی مثلەن ئەکتەرەکانی پێشووی مارڤڵی بینی لێرە دایان بنێ بەڵام یاریەکە جوان دیارە بەڵام پێویستە گەیم پلی بین و بڵاوکردنی ترۆیلەرش بڕاستی پێم سەیر بوو لەو ئێستا بڵاوکرێەوە لە مانجی دوو بڵاوکرێت چونکە ئارتن ترۆیلەرەکانیان لە کۆنفرانسەکان بڵاو دەکرێنەوە شۆکەیسەکان پلەیستێشن بی ئێکسبۆکس بی بۆ یاریەکەش دەڵێت 2025 بڵاو دەکرێتەوە پێم سەیرە ترۆیلەرەکە هەروار ببوو بۆ شێوازی بە ئاسایی لە ئۆنلاین بڵاوکرێ من پێم وابوو لە کۆنفرانسی ئەکسبۆکسی با لە پلەیستێشنی با یاخۆ لە سەمەر گەیم فێستی بڵاوکرێ بە کاریگەریی زیاتر دروست دەکرد لەبەر ئێستا تۆزێک بزرا گەیمەران زۆر باسی ناکەن لە جیهان ڕاستە بینەری ترۆیلەرەکەی زۆرە بەڵام ئەوەش بە ئەوی دەگرێتەوە چەناڵی مارڤڵ 20 ملیۆن سەبسکرایبەری هەیە یاریەکە جوان دیارە بەڵام پێویستە زیاتر لەسە بزانین چونکە ئەو یاریێتەوە کۆستە زانیاری زۆر مانەستەری نییە ڕاستە دەڵێن کە ئەمریکا سێمی ئەکشنی تاقەکەر و ئەکشنی سەرکێشیە بەڵام بزانین زیاتر لەسە بینین و زیاتر لەسە بزانین خۆشترە نازم ئاگاتان لێ یاخودنا بەڵام ئەمڕۆ یاخود دوێنێ یەکەم ڕۆژی نەورۆز 21 یاری Call of Duty Warzone لە بە مۆبایلی بەردەست خراپ و ئێستا بەردەستە دەتوانین لەسەر مۆبایلەکانتان ئاندروید بی iOS بی تابلێت بی آیپاد بی هەرچی بی دەتوانن داوڵۆندی بکەن و لەسەر پێگومانە لەسەر پیسیش بە هەمان شێوە بە ڤێرژنی مۆبایل و بە ڤێرژنی پیس Warzone ئێستا بەردەستە جا چیدایە گەیمەران دەتوانن کڕۆس پرۆگرێشنیش بە ئەنجام بدەن واتە ئەکاونتی خۆت لەسەر پیسی دەتوانین لەسەر مۆبایلیش دای بنهی واتە هەشتومەکە لە پیسی کڕێ دەتوانین لەسەر مۆبایلەکە شت ئەو شتومەکانە وەربگری کەشتێکی زۆر باشە وەروە لێڤڵ و تەرتیبات شتەکانی خۆشت دەگوازرێتەوە سیلاح میلە هەرسی کریتۆ دەتوانین لەسەر وەرزۆنی مۆبایل تاقی بکەیتەوە چەندین مۆدی جیاوازی تێدایە هەرس هەمان ئەو مۆدانەی کە لە مثلەن Call of Duty Warzone بەردەستە وەروە مۆدی مڵتیپلێرشی بەخۆڕاییتیدا کە مۆدی مڵتیپلێر ئۆنلاینی Call of Duty لەسەر کۆمپیوتەر و کۆنسۆلی بەپارەیە مەسەن دەبی یاریەکە بکڕین Warzone بەخۆڕێ بەڵام مڵتیپلێرەکان بەپارەیە بەڵام لەسەر مۆبایلی هەمووی بەخۆڕاییە مەسەن تیم دێت ماچە ڕانکرد ماچە یاخود شیپمنتە هەر سەرجەم مۆدانە ئێستا حالیان بەردەستە من یاریەکەم لەس داڵۆندیدانە حەز دەکەم دوێ تاقیکەمەوە بزانم شێوەی چۆنە تاکو 120 یاریزان توان بستە ناو یاریەکەی هیوادارم یاری مۆبایل دووبارە لە کوردستان زیندوو ببێتەوە بەسن یاری تاقیکەرەکان ماوەیەک لەگەڵ PUBG باش ڕۆی بەڵام دواتر خەڵک واز لە PUBG هینە بەڵام Warzone خۆشترە لە PUBG 100% لەبەرسێ لەبەرەوەی Warzone مۆبایل تەنیا باتڵ ڕۆیاڵ نییە بەڵکو مڵتیپلێری تێدا کە مڵتیپلێرەکە یەکجار خۆشترە لە یاریی 120 یاریزانی 10 دقیقە بۆ 20 دقیقە بۆ 30 دقیقە دەخەیانی یاخود سەعاتێک دەخەیانی ئەو یاریە سەریعانە خۆشترە مڵتیپلێرەکان ئێستا بەردەستە چێ داڵۆندی کردیە لە کۆمنتی بینوس یەکێک لە تێکناسەکان ئەو کەسانێکە لە دنیای گەیم زۆر شارەزانە ئەوانیش دیجیتال فاوندریە یەکێک لە زۆر پرۆفشناڵەکان ئەو کەسانێکە زۆر شارەزانە بەناوی ریچ لید بێتەر لە مەفتەیە لە پۆدکاستی خۆی لە چەناڵی دیجیتال فاوندری ڕایگەیاندکەوە پێیوانیە
واروە پێشی دەڵێ پێم باشە خەڵکی چاوەڕێ ئەوەی نەکەن یاری GTA 6 لەسەر PlayStation 5 بە 6 فریم ئەنجام بدرێ خۆ لەسەر PlayStation 5 پرۆی یاریەکە بتە 6 فریم لەبەرەوەی ڕۆکستار تاوە کوێستا هیچ یارێکی 6 فریمی لەسەر کۆنسۆلی بڵاو نەکردەوە و پێشیان وانە GTA 6 لەسەر PlayStation 5 پرۆش بە 6 فریم ئەنجام بدرێت ئەوش هۆکاری خۆی هەیە هۆکارەکانی شێوەیەکەوە دەڵێ لەبەرەوەی PlayStation 5 Pro هەر PlayStation 5 بەڵام تۆزە لایانی GPU بەهێزتر کرێم وەربە دەڵێ ڕۆکستار پێشبینی ناکەن ڕۆکستار خۆی ماندووتر بکە لەوەی ئەوەی کە ئێستا هەیە کە ئەویش بەردەستخستنی ڤێژنی PlayStation 5 بووە Xbox Series ئانەک ڤێژنی PlayStation 5 پرۆش بەردەست بخە لە ڕۆژی یەکەم درێ لەوانەیە لە مستەقبل لە مانجی دووە مانجی سێم ئەپدەیتێک لە بۆ یارێکی بنێری لەسەر PlayStation 5 ڕێ بکرێتە 6 فریم بەڵام بیدایە دەڵێت پێشبینی ناکەن و یارێکە باوەڕ ناکەن 4K 30 فرێمیش بپیان وایە زیاتر لە نێوان 2K لە بۆ 4K ئەپسکێل بکرێتن بە 30 فریم بەردەست دەبێت دەڵێن یارێکە پێشبین دەکەن بەپێ ئەو ترۆلەرێکە بینیمانە GTA 6 یارێکە زۆر جەنجاڵی شەقام و بەرزی کواڵەتی و ئاسێت و تێکشەری یارەکان وا لە یارێکە دەکە کەواشتە کواڵەتین زۆر بەرز بی هەمان ئەو کەسێکەوە پێشبینیەکانی ڕاست بوو لەسەر ترۆلەری GTA 6 کە لە مانجی 12 بڵاو کرایەوە هەمان کەس ئێستا پێشبینی یشکە بڵاو کردەوە یاخود دەنگۆیەکی دیکە چەندە نابتە دەنگۆ تقریبا زیاتر پێشبینیە قسەیەکی کرد لە هەفتەیە لە GTA فۆرم لە ڕێدەتی دەڵێ یاری GTA 6 لە مانجی دوو بەردەست دەبێت چەندەوە وەکو دەڵێ بیرکردنەوەیەکی پێشبینیانەیە لەوەی کەوا دەنگۆبی چکە دەنگۆ نییە واتە زانیاریەکەی لە شوێنێک بەدەست نینە بەڵکو دەڵێ بەپێی ئەو لێکدانەوانی کردیتی لەسەر ئەو داتیاری لە لیکەکەی GTA 6 بەدەستی کەتیە وەروەها ئەو قسانێک کە تێکتو ئەنجامیدا دەڵێ هەرموو لێک دایتەوە پێشبینیەکەم وایە لە مانجی دوو لە مانجی فێبریوەری 2025 GTA 6 بەردەست بی کە وەکو خۆم پێشبینی ناکەم GTA 6 لە مانجی دوو بەردەست بی من وەکو خۆم پێشبین دەکەم GTA 6 یان لە هاوین یان لە سەری ساڵ بەردەست بی کە سەری ساڵ 2025 لەبەر سەو قسەش دەکەم لەبەرەوەی ئارتە یاریەکان زۆر بە یاریەکان ئێستا لە مانجی دوو بڵاو دەکرێنەوە ڕاستە بەڵام یاری گەورەکان لە مانجی 11 لە 9 تقریبا 9 12 بڵاو دەکرێت لەبەرەوەی سەری ساڵە و خەڵکی پارەسەر دەکات ئەرچەندە GTA 6 پێویستی بەوەشتە نییە زۆر دەفرۆشێ بەڵام هیوادارم قسەکەی ڕاست هیوادار لە مانجی دوو بڵاو بکرێتەوە نەک لە سەری ساڵ و یەکێک لە پەرپێدەرەکانی ناو ڕۆکستاری لە GTA فۆرم لەم هەفتەیە پۆستێکی کرد و دەڵێ یاری GTA 6 لە Last of Us Part 2 باشتر دەبی یاریەکە کە پێم وایە پێم سیر بووم بەڕاستی ئەو قسەم کە 20 بە خۆشم چێک کردەوە ڕێک بەڵێ سینیۆر پرۆدیوسەرە لە ناو ڕۆکستاری بەناوی لینک هین نازانم چییە پێم سەر ئەو قسەی کردی لەبەر یاری GTA 6 زۆر جیاوازە لە یاری The Last of Us بەتایبەتی پارتۆکەی هەر زۆر جیاواز و لێک دوورن پێم سیر بوو ئەو جۆرە مقارنەی ئەنجام دەهێسە و دەڵێ لە Last of Us 2 باشترە جا لە ڕووی مەقسەدی کواڵێتە لە ڕووی چیرۆکە لە ڕووی تەکنیکە لە ڕووی گەیم پڵەیە لە ڕووی لە ڕاستی چوونی ئەگەر لە ڕاستی چوونی بی ئۆکێ ڕاستە وەز دوو زۆر لە ڕاستی دەچین بۆ سوارکردنەوەی سیلاحە جوڵاندنی حەبلە مۆدەڵی کارکتەرەکانە ڕۆیشتنیەتی بەسەر شەقامەکان بەناو ئاو ئاگرە خوێنە ئەنەمەیشنە ئەو شتانی Last of Us 2 بەڕاستی لە کارەساتە هیچ یارێک منافەسەی Last of Us 2 ناکە لەو بوارەی لە ڕووی کواڵەتی دروستکردنی یاری بەرەمێنانی یاری بەڵام GTA 6 لەو ڕۆیەکە مەقسەدی ئەو ڕۆبی لەو ڕۆی باشتر دەبێت Last of Us 2 سوپرایز دەبم بەڕاستی چکە Last of Us 2 یارێکی سینگل پلێرە یارێکی جیهانی کراوە نییە بۆیە مەجاری ئەو نوع پێشکەوتنی تێدایە بەڵام ڕۆکستار ڕاستە کواڵەتیان بەرزە بەڵام جیهانی کراوەیە ینی زۆر زەحمەتە سن Red Dead Redemption 2 لە ڕووی ئەنیمەیشن و لە ڕووی هەندێک شتەوە ناگاتە Last of Us 2 لە ڕووی هەندێک شتەوە ڕاستە تاو جیاوازن بەڵام Last of Us 2 یارێکی بچووکترە بۆیە چەند لینیرەوە تا جیهانی کراوانیە مەزاری زۆر تێدا کواڵەت شتەکان بەرز بکرێتەوە بەڵام GTA 6 هیوادارم وابێ قسە لەم هەفتەیە راپۆرتێک بڵاو کرایەوە لەلایەن ڕۆیتەرز کە پێم سەیرە ڕۆیتەرز هەواڵی یاریەکان بڵاو دەکاتەوە ئاژانسی ڕۆیتەرز لەم هەفتەیە لەسەر چاوێکی باوەڕپێکراوی Ubisoft قسەیان وەرگرتێ دەڵێن یاری Assassin's Creed Jade کە یاریە مۆبایلەکەی Assassin's Creed دەڵێن دواخرا لە بۆ 2025 لەبەرەوەی ڕێککەوتنەکەی Ubisoft و Tencent وای کردووە کە و یاریە دوا بخرێت لەبەرەوەی هەردوو لە کارەسە یاریەکە دەکەن و ئێستا پلانەکەیان وایە یاریەکە هێشتا گەورەتر بکەن و یاریەکە لەسەر مۆبایل و تابلێت بەردەست دەی بێگومان 2025 کە یاریەکە Assassin's Creed Jade بێگومان گەیم پڵەیمان هەیە لە ئۆنلاین نزیکەی چەند نیو ساعتێکی لێ بڵاو کرێتەوە کەسانێکی یاریەکان تاقیکردیتەوە یاریەکە قەشنگ دیارە جوان دیارە بەڵام تاوەکو ئێستا تێناگەم بۆچی ئەو یاریە لەسەر مۆبایل بەردەست دەبی یاخود گەیم لوپەکەی چییە چ دەکەی
ڕاستان دەشتمان بینی وەکو ئەساسنێکی تەبیعیە بەڵام یاری مۆبایلی تەواو نابێ واتە هەر دەڕۆی بەردەوام شتی نوێ دێ جا ئایا ئەو لایەنانە شتی نوێیانە لە بۆ دێ چی شینجی مکامی دوای جیاببوونەوەی لەگەڵ تانگۆ گەیمسی مایکرۆسۆفتی ئەستا ستودیۆیەکی نوێەوە خەریکە دروست دەکە و ڕاشی گەیاندکەوە دەبێتە دەرهێنەر و وەروەها سەرۆکی ئەو ستودیۆی نوێیە و لێستاوەش پێشوازی لە هەر کەسێک دەکەن پەرپێدرک دەکەن کە حەز بکە لە ستودیۆ نوێیەکەی شینجی مکامی کار بکات جا ئەگەر بۆ کەسانی کە نایناسن شینجی مکامی دروستکەری یاری ریزنی نیڤڵە کەسێکی زۆ بەناوبانگە وەروە خاوەن نابەڵام بەڕێوبەری گشتی ستودیۆی تانگۆ گەیمسە کە بەشەکە لە بثێزدای کە ئەویش بەشەکە ئێستا لە مایکرۆسۆفتی دوای ئەوەی کە بثێزدا مایکرۆسۆفتی کڕیەوە لە پاش بڵاوکردنەوەی چەند یاریەک شینجی مکامی جیابەوە پێمان پار بوو بجیابەوە لەگەڵوان نما ئەس ستودیۆیەکی نوێی دروست کردیە و دەڵی خەرکی دروستکردنی یاریی نوێنە هیوادارم یاریی نوێی ترسناک بیت کە کابرای مشتی وەکو میازاکیە وەکو جەماعەتی سەڵتڵاکی مشیان زۆ مەزبوط نییە دایمەشتی سیر و سەمەرە دەدۆزنەوە هیوادارم یاریی سەرنجاشمانە بۆ دروست بکات و لەم هەفتەیە بە شێوکی سیر مێنیۆی ستارت مێنیۆی یاری مەتەڵ گیر سۆلیت 3 ریمیک بڵاو کراوە لە ئۆنلاین کە پێم سیر باوای لێ بردن دەکەم دەنگم بەو شوازە نووسە لە بەرەوەی هاکە بە ڕۆژی دەبی زۆر قسە بکەی لە پاشان دەنگت دەنووسێ هەرچەندە ئێستا شەوە مانە ڕۆژی مشکاندیە بەڵام دەنگم تۆزەک نووسێ داوای لێ بردن دەکەم بەو شێوازەیە پێم سەیرە بڵاو کراوە ینی کۆنامی نازم لەو شتێ بڵاو هەرچەندە کەمجار کۆنامی بڵاوی نەکردەوە پێمابی پەرپێدرێک بڵاوی کردو دوای کۆنامی کردی فەرمی جوان دیارە بەڵام پێویستمان بە زانیاریە کە یاریەکە بڵاو دەکردەوە ئۆکەی بینە سەر دراگن دۆگما 2 کە لە مەفتەیە بڵاو کرایەوە خەڵکەکی یەکجار زۆر ڕخنیان لەو یاری گرت بەڕاستی یاریەکە ڕخنەی زۆر لەجیشنە لەبەرچش دەڵێن یاریەکە وەکو یاری عیبینی یاریشی زۆر بەچێژە ناوازێ بەڵام ڕخنەکدانی نمرێکی باشە پێدا بەڵام کاتێک لە سیستمی بەردەستخرا کاپکۆم نازانەوەی شەی کرد مایکرۆ ترانزاکشنی یاریەکەیان بڵاو کردەوە ئەو شتانەی کەوا گەیمەرەتوانی بە پارە بیکڕین جا هەمووی $2 $2 $3 بۆ نمونە فاست تراڤل لە یاریەکەی نییە بەڵام دەتوانی بیکڕی فاست تراڤل لە بۆ هەندێک شوێنە دەکرێتەوە نرخەکەی $3 هەندێک لە کارکتەرەکان ئەگە بیان کوژی زیندوو نابنەوە بەڵام دەتوانی بە پارە کارکتەرانە زیندوو کەیتەوە NPC شتەکان و هەندێک لە لۆکیشنەکان بەردەست نییە بیدایە دەبی یاریەکە بڕینجا بەردەست دەبی بەڵام لە ڕێگەی پارەدان و شوێنانە دەکرێتەوە ئەوە ژوای کردیە کە 90 جەماعەتی ستیمی کۆمپیوتەری بڵێنە یاریە شکستێکی گەوریە بەڕاستی ینی زۆر ڕخنیان لێگرتیە مۆستی نێگەتیڤ ئێستا حالە لە ستیمی کە پێم سەیرە کاپکۆم شتێکی لە بابەتی کەچکۆ کاپکۆم تاواکو ئێستا ماوەی چەند ساڵە 6 ساڵە 7 ساڵە 10 ساڵە جگە لە ئەکسۆ پرایمەڵی بیارە دەینە سوورە بمعنایەکەی کە لی ناگرین کاپکۆم و یاری ئۆنلاین زۆر مشکلوانیە بەڵام کاپکۆم یاری خراپ بڵاو نەکردەوە هەموو یاریەکانیش پێشواسی باش دەکرێت تەنانەت ئەو یاریەش نەیان ڕخنەگران نمرێکی زۆر بەرزی هەیە و گەیمەرێکی زۆری 176,000 کەس تقریبا هاتنە یاریەکە لە ستیمی بەڵام ئەو شتانیاندانە پێم سەیر بووکەوە لۆچ دادەنێن جارێ دوای دای بنێ لۆ ئێستا دایدنێ با یاریەکە زۆر بفرۆشێ بەخۆیان گولیان لە پێی خۆیان ینی پێم سەیر لە مەفتەیە ستودیۆی ڕەمەدی ئینتەرتەینمنت ڕایان گەیاندکەوە ئەو بودجەی لە بۆ دروستکردنەوەی یاری ماکس پەین تەرخانیان کردیە بەقەت ئەو بودجەیەکەوە یاری ئاڵنەوەی دویان دروست کردە کە نازانم بودجەکە چەندە بێکمان بەڵام پێشبینیەکان وانە نێوان 30 بۆ 40 میلیۆن دلار بی کە بودجەیەکی زۆرە بێکمان لە بۆ ستودیۆیەکی وەکو ڕەمەدی دەبە دروستکردنی ماکس پەین کە ئاڵنەوەی دو گرافیکی زۆر جوان زۆر باشە و یاری زۆر خۆش بوو ماکس پێنیش بە هەمان شێوە بەڵام ئێستا کۆم بووە بۆیە دووبارە ریمێک دەکەنەوە لە مەفتەیە ستیم ژمارەیەکی نوێی پێوانەی تۆمار کرد ئەویش 36.29 ملیۆن کەس لە ئۆنلاین بوو لە سیستیمی یاریەکانیان ئەنجام دەدا یاخود یاریان دەکڕین 36 ملیۆن یوزەر ڕاستەوخۆ لە ستیمی ئۆنلاین بوون کە ژمارەیەکی یەکجار گەورەیە لە مەفتەیە بە فەرمی ڕاگەیەندرا کە سێگا ئەو یاریانی کە دروستی دەکاتەوە بۆ نمونە جێت سێت ڕێدیۆیە لەگەڵ کریزی تاکسی کە ڕیمەیکیان دەکاتەوە لە پار بۆ بزان ماشراکران دەڵێن ئەو دوو یاریە و چەند یاریی دیکەی نوێی سێگە کاشرا کرێ هەر هەمویان بە ئەنریل ئینجن 5 دروست دەکرێنەوە کە زۆر زۆر دڵخۆشکەرە بە تایبەتی کریزی تاکسی من کریزی تاکسی سەر مۆبایل زار دەیکەم یاری زۆر سەربەخشە دووبارە ڕیمەیکردنەوەکەشی یەکجار دڵخۆشی کردی ماگە تێش نەدەن هیوادارم و یاری ستار وارز ئاوتلۆز لە کۆریای باشوور پەیوانە کرا وەکوتم کۆریای باشوور تاکە وڵاتەکەەوە دەزانین یاریەکان بەرەمێنانیان لە چ ئاستێکە کاتە یاری ستار وارز ئاوتلۆز زۆری نمایە بڵاو بکرێتەوە چەندە پێشبینیەکان وان و دەنگوەکانوان لە کۆتایی ئەم ساڵ بڵاو بکرێتەوە بەڵام پەیوانە کرا پەیوانەکردنەکەشی لە بۆ بەرزیە واتە سەروی 13 ساڵان و 15 ساڵانە لەبەرەوەی دەڵێن هەندێک سپێکتاکلتیڤ بیهەیڤێری تێدایە کە
سبيكيولاتيف بيهيفير تدا وقتها عندك شتي جمجاني تدا كوالواني من ضل سايب كاتوا خطر بي بويش بو سروي سيزدا باس صالح دانا يعني كا دو ياري ترسناچي نويش لما فتي تريدر اما بلاو كريو كحزم كر باس كميه كان بناوي سكير ريتشوال كباسي لا بهجدي تو بردزي باسي پیاوەکو ئافرەتە چی دەکە بێکەوە ناو دارستانێک دەستنە شوێن ژێرزەمینێک لەو ژێرزەمینە خۆیان هەشار دەدەن کە دەبی هەندێک ڕیچوەڵەشی ئاینی ئەنجام بدەن مەراسیمێکی ئاینی ئەنجام بدەن بۆ ئەوەی ئەو دژمنانە کە وەحش و شتن لە ناویان بن و پەیوەندی بە ڕابردی خۆشانە یاریش تۆزێک ئاڵۆز دیارە گرافیکی ئۆکەیە بەڵام من حەزم کرد ترۆیلەکەی بینم بەڵام یاریشی دیکە کە گرافیکی باش دیارە بەڵام ئەنیمێشنی زۆر باش دیار نییە ترۆیلەکەی بەڵام سەرنج ڕاشانە بەرەوەی یاریی ئاینیە یاری ئاینیمان زۆر کەمە بەڕاستی هەندێک یاریمان هەیە لەسەر پێغەمبەر عیسا و ئەوانە بڵاوکرێتەوە پێشتر بەڵام ئەو یاریان لەسەر پێغەمبەرەکان نییە بەڵکو باسی ئادەم تێکەڵەیەکی ئادەم و حەوای دەکا بە ناوی ئیندیکایە ئیندیکە ترۆیلەکەی سەرنجاچێش دیار بوو و پێویستی بە دوعاکردن و نوێشکردن و ئەو شتانە تێدا یاریەکە لە هەمان کاتدا دوعا و پاڕانەوەی لە خودداکەوە ئەو کەسانە بپارێزی و هەندێک و هێز و باوەریان پێ بداشتانە یاری سەرنجاچێش دیارە بەڵام یاریی دروست دەبی گونجاو بۆ ئێمە مسلمانە ئەنجام بدەین نۆشتانە زارێ نازانم بەڕاستی تاوەکو یاریەکە نزیکی بڵاوکردنەوە دەبی ئەو کات زیاتر قسەی لەسەر دەکەین مهم یاریەکە ئاینیە و لە مانجی پێیج بەردەست دەبێت ئۆکەی خۆشەویستانم پرۆگرامی سفر ژیری ئەڵلقەی لەبیرم کرد بیدایەتەکەی بیڵێم ئەڵلقەی ژمارە 194م تۆمار کرد هیوادارم بەدڵتان بی ئەمڕۆ 22 مانجی 2024 تا ئەڵلقەی داهاتوو هەفتەی داهاتوو بەخوای گەورتان دەسپێرم خودەتان لەگەڵ